ئەوە هیچ سارێ بێبەشنێ دەکرد. باغی دارزەیتونی مەسیحیەکانی گوندی هەرمۆتەیە لە کۆیە بەهۆی کەوتنەوەی ئاگر بوون بە خەڵوز و لە ناوچوون. پێشتر لێرە سەدان دارزەیتونی لێبوو، بەشێکیان تەمەنیان زیاتر لە 400 ساڵ بووە و سەرچاوەی بژێوی مەسیحیەکانی گوندی هەرمۆتە بووە. ئاگر ڕەحمی پێنەکردوون و ڕەنجی 400 ساڵەی با و باپیرانیان لە ناوچووە. ئەو زەیتونانە بە ئاوی ئەو ڕووبارە ئاو دەدرا، سێ بنەوانی هەبوو، کارێزێکیە بوو. ئێستا ئەو بنەوانە ئەو کارێزانە هەموو وشک بوون، کانیاوەکان وشک بوون، دەبینی تەماشاکە ئەوە دەستێکیان قەشیش تێدا بوو. ئەو ئاگرا ئیتر ئەوە هەموو تەمەنیشیان کوی پێم وتی بەخواست لە 300 ساڵ زیاترە. لەوانەیە بە مەزەندە بکرێ بە 500 بنە زەیتون سوتاون. ئێمە ئەگەر بلوێ و بێنە سەرخەت حکومەت یا کاکباوی یا کاقوبات سەدەیەکمان بۆ دروستکەن لەسەر ئەو ڕووبارە، چونکە ئەو ڕووبارە لە چای باوازیەوە دێتە خوارێ کە زستانان بە چای خۆمەندی و ما سیارەی بردووە ئەوەندە بەهێزە. ئەگەر سەدەیەکمان لۆ بکرێ ئەو ناوچەیە هەموو دەژێتەوە، کانیاوەکان دەژێنەوە. سووتان و لە ناوچوونی دارزەیتونەکانی گوندی هەرمۆتە لە کۆیە مەسیحیەکانی دڵتەنگ و نیگەران کردووە و دەڵێن باشترین جۆری زەیتونیان هەبووە و بەرهەمەکەی لە زۆربەی شارەکانی عێراق خواستی لەسەر بووە. ئێمە شوێنێکی پیرۆز و بیرەوەر و یادگاری لەبەر ئەوەی ئەجداد و ئابادمانە بۆمان ماوەتەوە شتێکی زۆر مقەدەسە. بەرەمەکەشی کاکە لە کۆیە سرف دەکرا، لە مووسر سرف دەکرا، لە دەڕۆی لۆ بەغدا بەلۆری دەهاتن لێرە باریان دەکرد لۆ بەغدا. جێی داخە حەی بوو لە بۆ ئەو زەیتونانەی هەرمۆتە کە ئەویان لێ هات. ئەرێ وەڵی زیاتر کەس بە فکری نایە ئەو زەیتونان هەبووە. زەیتونی چاک زەیتونی چاک هەموو سارێ زەیتونمان لێ دەکردەوە دەگەیشت. وەڵی هەبوو بڕکە زەیتون بە یەک ڕۆژ خەلاص نەدەبوو. باغی دارزەیتونەکانی گوندی هەرمۆتەی کۆیە کە مەسیحیەکان خاوەنداریەتی دەکەن ساڵە هەیە بۆتە سەرچاوی داهات بۆیان. لەلایەکی دیکەشەوە سیمایەکی جوان و سەوزایی بە قەزای کۆیە بەخشی بوو. توانە عومەر، کورسات نیوز، گوندی هەرمۆتە لە قەزای کۆیە.